ئەنجا دوا ولا تتبعوا عوراتهم شوێن کەم و کۆڕی مسلمانان مەکەوە برن بۆت نییە شوێنی بکەوی حرامە لەسەرت شوێن مسلمان مەکەوە بزانی چیەکە چی ناکە هەڵەس هێدانیشە مراقبەی مەکە ئەوە تەجەسوسە الله جل جلاله قەدەغەی کردووە لە ئاەتێکە فەرمێ ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا جاسوسی بەسەرێکەوە مەکەن غیبەتی یەکتریش مەکەن بەداخەوە ئەمڕۆ خەڵکی بە تایبەت بۆ خەڵک دانیشێ مراقبەیەکە بۆچی بۆی ئیسلاحیکە نەبەخ بۆی فەضحیکە بۆی سەتریکە نەبەخوە بۆی ئەسڵان سڕی هەڵماڵێ بۆ خەڵکی ئەگنهێنیەکانی سەترکە وە جۆری دووەمی ئینسانەکان کە ئەمڕۆیان بین ئەم جۆرە ئینسانە منافقەیە کە بۆ شێوە الله جل جلاله باسی کردووە و رسول الله صلی الله علیه وسلم باسی کردووە شوێن عیب و عار و کەم و کوڕی خەڵکیەکەوێ بەس بۆ فەزەحکردنی جا رسول الله صلی الله علیه وسلم فەرمێ هەرکەس لە ئێوە ئەوە بکە الله جل جلاله دوای کەم و کوڕی و عیب و عاریەوە کرد